لەبەر ئەوەی 20 ساڵ تێپەڕەکە بەسەر دانانی بەردی بناغی جامعی زانکۆی کۆیە و ئەو بەردی بناغیش لەلایەن بەرز سەرۆکی کۆمار سەرۆک جەلال تاڵەبانیەوە دانراوە و ئێستا ئێمە کە زۆر شەرەفمەندین کە سەرۆکی جامعی کۆیە و ستافەکانی و پرۆفیسۆر و مامۆستاکانی هاتوون لە دامەزراوەکەمان کە ئەم کۆنفرانسە دەگرن سەبارەت بە ئەوەی کە باسی ئەو ئەکرێت کە کۆنفرانسێکی نێودەوڵەتی زۆر گەورە دەبێت هەم بۆ پێشخستنی پیشەسازی نەوت هەم بۆ جامیعەی کۆیە هەم بۆ دامازراوەکەشمان هیوادارین بە هەموو لایەکمان بتوانین ئەو کۆنفرانسە نێودەوڵەتیە نێونەتەوەیە سەر بخەین. کاک دکتۆر محەممەد و دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی لەگەڵ ئەوان کۆنفرانسێکی نێودەوڵەتی هاوبەش ڕابگەێنین تایبەت بە بەڕێوەبردننی پاشماوەکان لە کەرتی پیشەسازی نەوت و گاز. دیارە ئەمە بۆ خۆی بابەتێکی زۆر گرنگە و جێی بایەخی هەم دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانیە و هەم جێی بایەخی زانکۆی کۆیە و هاوبەشەکانی ترمان کە بە هاوبەشی لە نێوان زانکۆی کۆیە و دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی و زانکۆی بەسڕا و زانکۆی میزۆری بۆ زانست و تەکنۆلۆژی لە ئەمریکا ئەم کۆنفرانسە ئەنجامەدرێت.